چی بە 3000 کشمیر تۆ ئەزای قوماشی کشمیر چییە؟ بەڵێ مەکسیە ماکسیە چێکی لێرە؟ هاوارم باش ئەزام هاوارەکە بە چێکی لەم دوکانە هاوارەکەم و شتە بەما دەرەوە ئاوە لێرە ئیشەکەی بەڵێ لای چی ئیشەکەی؟ باوکم یانی لەگە باوکتای بەڵێ تەمەنە چەنە؟ 9 ساڵ 9 ساڵی لە پۆلی چەنی؟ دەرسم بۆ 4 دەرەچی بۆ 4 بەڵێ. کارتە وەرگرت؟ بەڵێ دەرچووی؟ بەڵێ دەرەجەکانە باش بوو؟ هەراوڵا ئەی تۆ ئەزانی ناوە چییە؟ مەلیک مەلیک چە مەلیشی؟ مەلیک هاوار بۆ چی و چیەکەی لێرە؟ بۆ کشمیر و کراس و کاو ئاوانە ئێە چە چی و چیتان هەیە لە ژوورەوە؟ کشمیرمانەیە کراسمانەیە کاوامانەیە ئێە ئیترەوانە کەوا ئیترەوانش کەوە چی بۆ دایک دەبیتەوە؟ نازان دەستی چی بۆ بردوۆتەوە لێرە؟ ناڵ لێ نازان بیبڕم ئەی نایفرۆشی ئێ بەس من هاواری بۆ بم بەس هاواری بۆکەی بەڵێ ئەزانی ئەمڕۆ ڕۆژی جیانی مناڵانە؟ نە ئێستا ئەزانی؟ بەتەمای چی بکەی ئەمڕۆ دوای ئیش؟ دوای هیچ ئا؟ وڵا نازان نایزانی ئەی ناچتە دەرەوە بچیتە شوێنێک لەگەڵ دایک و باوکتە یاریە بکەی نانێ بخۆی با با ئاوە مەتری قوماش بە چەندە؟ بەڵێ مەتری قوماش بە چەندە لێرە؟ 2000 2000 دەشکان نەکردووە بەڵێ ئەتوای قوماشەکەم بۆ لەگەی دۆتۆ؟ نە ئەمە زای هاوارکەی لێرەیە دەی فەرموو خۆ هاواری خۆ حسابەتی خۆ بکە